بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام ڕێز و سڵاو و خۆشەویستیمان قبول بفەرمونون. خۆشحاڵین بۆ جارێکی دیکە بووینە میوانی ماڵەکانتان بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی نوێ لە بەرنامەی پەیامی تۆ. هیوادارین ئەوەی کە گوێی لێمانە و ئەوەی دەنگمانە بیستێت بتوانین سوودێکی پێ بگەێنین. ئەم ڕۆژ دەمانوێت گفتوگۆ بکەین دەربارەی ئەوەی تۆی هاوڵاتی تا چەند پێت وایە لە هەرێمی کوردستانە یاسا سەروەرە، تا چەند پێت وایە یاسا سەروەرە بەبێت جیاوازی بۆ هەژار و دەوڵەمەند، بۆ دەسەڵات و بێدەسەڵات، بۆ ڕەش و سپی، بۆ ژن و پیاو، بۆ منداڵ و بۆ گەورە. با بزانین پەیامەکانی هاوڵاتیان چیە سەبارەت بەم بابەتە، تا چەند پێیان وایە لە هەرێمی کوردستانە یاسا سەروەرە و بەباشی جێبەجێ دەکرێت. ئەوەی بەڕێز بینەرمان بن، با بزانین پەیامەکان چییە و هاوڵاتیان ڕاو بۆ چوونان چیە سەبارەت بەم بابەتە. فەرمونون. لە هەرێمی کوردستانە تا چەند پێت وایە یاسا سەروەرە؟ یاسا ئەگەر سەروەر بێت وەکو تەرازوویە گوایە، چۆن تەرازوویەک میوەی تێ ئەەکەیت کە گەیشتە حەدی خۆی بەرانبەرەکەی ئەوە سێت. ئاوا یاسا حەقی هەموو کەسێکەدا ئەگەر بەڕاستی تەدویق بکرێت. خوای گەورە لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ ئین الله یەأمر بالعدل والإحسان، خوا ئەمرەکا بە چاکە و بە یاسا و بە عەدالەتی. ئەگەر یاسا بەڕاستی تەدبیق بکرێ وەکو ئاوێک وایە کە ئەڕوا پارچەدارێکی تێخی ئەو ئاوە بۆ کوێ ئەبا کەس ناتوانێت ڕێگری بکە. یاسا ئەگەر سەروەریە حەقی هەموو کەسێکە وەکو ئەو ئاوە چۆن حەقی ئەوینە بۆ کوێ با کەیف خۆیەتی. بەڵام ئیسە لە کوردستانە فەرق زۆرە، فەرق زۆرە لە بینی فەقیر و هەژار و چینی کوێ و کوێ ئەمانە فەرق زۆرە، تەدبیق نەکراوە و داوا ئەەکەین لە کاربەدەستەکان و لە پێشەوان یاسا تەدبیقکەن لە هەموو شوێنەکە. جا لە ماڵا بێ، لە شارێکا بێ، لە دەوڵەتێکا بێ، ئەگەر یاسا سەروەر بێ ئیشەڵا ئەو قەومە بەرە و سەربەرزی و خۆشی و چاکی ئەڕوا. ئەگەر بێت و یاسا سەروەری بێ و حەقی هەموو کەسێک بدرا بە گوێرەی خۆی هاوڵاتیانیش ناتوانێت هیچ گلەی یەک بکات. ئەگەر یاسا سەروەر بێ بە یاسا زەلامێک حەقی خۆی زەلامێک ئەوەی لێبسەندێکە هەیەی بە شتێ بە یاسا لێبسەنی احتیمالە دروشە پێی ناخۆش نەبێ لەبەرەوە یاسای و قانونە. نازانم چی باسکەن دەربارەی یاسا. یاسا بە هیچ سەروەر نییە، لەکوێ سەروەرە؟ پێمان بڵێ سیاسیەکان سەروەر وا جوانترەوە بڵێ. چکە یاسا ئەگە سەروەر بێ خەڵک ڕۆژان منوس ناکوژێ. ئەندام و لایەنگرانی حیزبی لایەنەکانی تر ناکرێن زیندان بەبێ مەحکەمە. نازانم گەندەڵی کورە بێ موچەیە، نازانم باسی چی بۆ لە چ ڕوویەکەوە باسکەم کە یاسا سەروەرە. سەروەر نییە؟ نەخێر بە هیچ سەروەر نییە. باشە لە هەر میلەتێکە ئەگەر یاسا سەروەر نەبێت دۆخی بەرەو کوێ ڕوا؟ دۆخی بەرەو کوێ ڕوا؟ دۆخێکە کە بەڕاستی بەرەو چەقبەستووە ڕوا. میلەتێکیش با واقعیبی میلەتەکەمێش خەوتووە. هیچ هەڵۆسێکی نییە لە بەرامبەر ئەو هەموو نادەت پەروەریە، لە بەرامبەر ئەو هەموو گەندەڵێ، لە بەرامبەر ئەو هەموو نەعەدالەتیە، لە بەرامبەر ئەو هەموو بێدادی خەڵکە. لە نازانم ئەکرێ چەند لە چەند قۆناغی داهاتووە ئەو وەزع بتەقێتەوە، ینی بەرەو خراپتر بڕوا. جەنابەت تا چەند پێت وایە یاسا لە هەرێمی کوردستانە تا چەند سەروەرە؟ وڵا تا بەڕێژەی لە 100 سەروەرە، هەر تاوەکو ئەوەی کە یاسا لەژێر پێی سیاسیەکانە بەڕاستی. یاسا لە کاتێکا سەرۆرە کە منێکی هاوڵاتیەکەم ئێستا بچم ئەلەویا خوا نەخواست دزیەک بکەم، بچووکترین شت کە هەرچەند ئەوەش تاوانە ئەو کاتە یاسا سەروەرە، ئەو کاتە هەموو لێ پێشینەوەیەک لە ماوەی کەمترین کاتە ینی ئەو شتە یەکسەر کەشف ئەکرێ و من ئەگیرم. بەڵام لە کاتێکە کە ئەو هەموو تاوانە لەم هەرێمەی ئێمە ڕوئەدا، لە فلانشا ڕوئەدا، ڕۆژنامەنووس ئەکوژرێ، یاسی سەرۆکاتی هەرێمەوە بەو شەوە بەو چەقبەستوی ماوەتەوە سەپێنراوە سەرۆکێک و یاسا ئەمە لەکوێی، ینی ئەمە سەرۆری کوایە یاسا کاتە لەژێر پێی هەموو سیاسیەکانە. و بەتایبەتی تر حیزبی یەکەم وەکو ئەو هاوڕێم باسی کرد کە پارتی دیموکراتی کوردستانە و هەموو پێشەلکاریەکی یاسایی کردووە و چوار لایەنەکەی تر بەداخەوە کە لە ئاست هیچ بەرپرسیارەتەکانین و ئەو
ئەمەش ڕێگەی خۆش کردووە بۆ کێ بۆ پارتی دیموکراتی کوردستان کە بۆ شێوەیە باڵادەستی خۆی بسەپێنە بەسەر ئەم هەرێمەیە تەواو تۆ گەشتە ئەو قەنەعەتێک کە یاسا سەروەر نییە بۆ فەقیر و بۆ دەوڵەمەند بۆ دەسەڵات و بێدەسەڵات وەکو یەک نییە بەدڵنیایی وەکو یەک نییە ینی هەر پێشم ڕووداوی ئەم ڕۆژنامەنووسە دهۆکیە پێشتر کەسێکی تر لازم لەسەر ڕووداوی ئەوەی ترافیک لایت و نازام چی بوو هۆڕن لیان ئۆشتە بوو لە هەولێر بوو وابزانم وتیان کەسێکی لە پشتەوەی بۆ دەستگیر ناکرێ لە کاتێکا کە باندێکە شتێکە ینی یەک تۆس ئەوەیە کە با بڵێن ئەبیسترێکە شتێک ڕوویداوە باندێک هەیە یەکسەر دەستگیرەکرێ ئەم باندە کەسێکی لە پشتۆنی هەر باندێکی ئاتیادی لە ڕووی کۆمەڵاتیەوە ئەمە و ڕێچکەی تری هەڵبژاردۆ لەبەرەوەی ئەو دەستگیرەکرێ یەکسەر بەڵام ڕووداوێکی ئاوا زۆر وازەح زۆر ڕوون و ئاشکرا هیچ لێپرسینەوەیکی لە بەرامبەرانە و بێباکێکی ئەو پەڕی بێباکێکی لە بەرامبەر ئەنوێنرێ ئەمە بەس لەبەرچی لەبەرەوەی لێپرسراوێک یاخود سەر بەلایەنێکی ترا پشتێکی هەیە خەڵکی داماو زۆر هەیە من ناڵم خۆم داماوم بەس لە من داماوەتریشێ لە من بڕوانە لە من وێرانتریشێ تێگەشی بەڵام ژیان ئەوە ناچێت سەر خەڵک پارەی بێ نەما بەڕاستی هیچ پارە نەما لەی شوێنەکە یەک کابرا مەعاملەیەوەکە بۆ دوانم نایێتێ بە 250 ئەخە بۆ دوانە بە 250 کاکە هیچ خێر ناگە بۆ من تێگەشی ئەمە ینی هیچ گۆڕانکاری تیا ناکرێ بڕوا ناکەم دوا پەیامە چییە دوا پەیام ئەوەیە کە ئەم حکومەتە بگۆڕێت بەڕاستی خەڵک برسێتی لەو باوەڕ قەنەعەتەشەم لەوانەیە مزاهرە دەست پێکات ینی خەڵک بێتە سەر جادا هەسێت ینی خەڵک تەحمولی نەما تەواو بێزار بوو ئەمە ژیان نییە ئەمە کەی ژیانەکەی میگەین هیچ ژیانێک نییە کەمەندامی بەڵێ من ئێساوەتە کەمەندام ئەوە دەستی شمە قاچی لەسەر ئەو کەمەندامێشۆ داوای ئیشعام بێت یعنی موچەکەی توان بڕۆ ئێستا ناڵە موچەکەی ملیان بڕێەوە بەڵام ینی ئەگەری نییە ئایان ناڵە بڕۆرە ماڵەوە تۆ معاشی کەم ئەندامیت هەیە ئەوەتە ئەوەیە کە مندامێک باشە موچەکەت ئەدرێتی ئێستا ئێستا من تاکو سێ مانگی تر ئەگەری نییە بۆچی لەبەرەی جوابەکە نادێت لیا ئایان نا لەبەرەی ئەلەنەوە کابراگە من بڵێم نا تووشی جەڵدەیەکی دەماغ بێ و لێرە ببرێتەوە دکتۆرەکە ئەگەرێ ناتێ ئایان ینی کاتە پێبەڕێەکە کاتێ بەڕێگە کاتەکە بێ کوشێت ئەمە یاسا سەروەریە نەخر ئەگەر یاسا سەروەر بێمە ڕۆدا نەخرێ ئەوە ڕوونادا باش من لە تۆ پرسم ئەمە هی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتیە ئەو موچەی کە بۆ تۆ دابین کراوە بڕی 150,000 بۆ هەر کەمەندامێک تۆ پێت ئەدرێت لە ئێستەیە نەخر بۆچی لەبەرە دوو معاش وەرگدووە 2,000 وەرگدووە بڕیوان نەویش نەک کەمیان کردەوە لێمەشان من ڕیگانی کەمیان کردەوە لێمەش کەمیان کردەوە چی بوتیان سەر لە نوێ ئەبێت لیژنە تۆبیتان بۆ بگێڕێتەوە ئەمەیەکە داوای ئەوم لێەکە ئەمە ئیشعەکانی دەست و قاچمە لیژنەکە دەرچوی تەیە نەخێت تا ئێستا ئەگەری ناومە تێ بشمە ناو لیژنەکە و ئەگەری نییە ئایان نە ئەمە هاوڵاتیەکی بەڕێزە کە لەم کوردستانەدا دەژی و ئەمەش هەوەی کەمەندامەکەیەتی هەردوو دەست و هەردوو قاچی ئاسەواری کەمەندامی پێوە دیارە بەڕایم بەڕێزە پێی وایە گەر یاسا سەروەر بێ لە هەرێمی کوردستانە موچەکەی نابڕدرێت بەوتەی خۆی دەڵێت دەسین پێ ئەکرێ بۆی کە ئایا موچەکەم ببڕن یان بمدەنێ وەکو خۆشی دەڵێت کاتم پێ بەڕێ دەکەن بۆ ئەوەی کە نەک بڵێن موچەکەت ئەبڕین و لە پڕ جەڵدە لێمە و بمرم ئێمە هیوادارین یاسا سەروەر بێت بۆ ئەوەی ئەم هاوڵاتیە بەڕێزە نێت بە عاربانێکی ئەوە بە کەمەندامیەوە تا ئێوارە لوقم بفرۆشێت کە لەوانەیە وەکو خۆی دەڵێ 5,000 بە تەواوی دەست نەکەوێت هیوادارین یاسا سەروەر بێت بۆ ئەوەی هەمومان لە ژێر سایەی عەدالەت و یاسا سەروەریدا ژیانێکی شایستە و ژیانێکی شەرەفمەندانە بەڕێ بکەین ئەمە پەیامی ئەم هاوڵاتیە بەڵام من زۆر شکر بەماکەوە ئەم پارەمە عەرەبانەی پاکەم کە ناچمە دوکانەکان سوالکەم و دەستی هیچ کەسێک پاکەمەوە بەس پەنابم بۆ خۆی گەورە کە خۆی گەورە یارمەتیم بەخوا ڕستم بە
بابەتەکەمان لەسەر یاسا سەروەریە لە بەڕێستە پرسم تا چەند پێ دوایە لە هەرێمی کوردستانە یاسا سەروەرە بۆ هەمووان وڵی باقەت شتەکە بەشەوە دیارە وڵی یاسا هیچ سەروەر نیە لەم وڵاتەیە تەمەەن ئەم وڵاتە جێ یاسا نییە تێگەی ئەگەر یعنی جێ یاسا وایە دڵنیا بە ینی فەرق و فرۆخ زۆر لەم وڵاتەیە یعنی لە محکەمەوە لە هەموو دام و دەستگاکان حکومەکانەوە هیچ یاسا سەروەر نییە بگرێ ینی خۆت بینیتە ئەگەر تۆزی دەست بڕوە لە حکومەتە حەقی وەگەم بە ناحەق تێگەی لێم ڕسمانەکەمە مەحموو ئارە بەخۆ ئەرە وەڵا هەموو یەکەم ئیسە بەحقت بە یەکی دەستی ڕوا لە محکەمەیە کابرا تاوانباریش نییە تاوانباریەکەن یعنی تاوانەکەم بەمەلی ئەوە لەبەری چیە یاسا سەروەر نییە ینی کابرا لە شتەکە ناکەوە بزانە وایە یانە بەس دەبەوەی دەست بڕوا لە حکومەتە شتێکی زۆر ئاساییە لایەن درۆت بۆ ئەەکەم بەڕاست ڕاست بۆ ئەەکەم بە درۆ یاسایەکە گرێتەوە ئەو یاسای وەگرێتەوە کە یعنی یاسا سەروەر نییە لە وڵاتەیە تێگەی بە قوربانە بم تۆ باوەڕت بۆ نیە یاسا سەروەر بێ ناوەڵا هیچ یعنی ئەو شتەکە بە بەشاوە منیش نەیبینم تۆ ئەیبینی هەموو یعنی هەموو میلەت ئەوە ئەبینن کاگە یاسا سەروەر وایە ئەم میلەتیشی وا لێ ناهەو ئەوە تا ئەگەر یعنی هەر وڵاتی و قانونی خۆیە هەر وڵاتی و یعنی یاسای خۆی هەیە بەس یاسای ئێرە یعنی ئەو یاسایە نییە کە میلەتەکەش بەڕێوە بەرن کەواتە تۆ پێ دوایە ئەم وەزعی کە ئێستا ڕووی داوە بێیاساییە بۆیە ئەم خەڵکە ئەوەی بەسەراتوە دڵنیا بە یاساییە ینی ئەگەر یاسایە هەبوایە حکمی کردایە یعنی بەباشی خۆی ینی بە جۆرەی مەسئولیەتی خۆی حکمی کردایە قەت بەو شێوە ناو یعنی کە ئێستا هەموو فەقیر و فقورە بینی کاکەجان کابرا دەستی نییە قاچی نیە ئیش ئەکات ئەگەر ئیشی کردایە ینی پارەیە بۆ ئیشی نەکرد تێگەی لێم کابرا کەمەندام ئێستا پێش نەخابەتان کرد ئیش ئەکات عەرەبانە باڵانیە ئەگەر یاسا سەروەر وایە ئەوەی قبوڵ ناکرد یاسا یعنی شتێکی جێگیر یعنی ئەمە جێگیرە نەگۆڕە بەس وەڵا لێرە گۆڕاوە دو پەیامە چییە وڵات دو پەیام ئەوەیە بەخوایە خەڵک یعنی خەڵکەوتە خۆی هیچ یعنی هیچ وا ناکە کە ئەبێ میلەت هەستێ بە قورعان ئێستا میلەت خۆی بێدەنگ یعنی تامان کە میلەت بێدەنگ بۆ یعنی بۆ وەزعەکە ڕازی بوون ئێمە هەستە چی بکە وەڵی هەستی ینی ئەگەر میلەت هەستێ حکومەت ئەکەوێتە خۆی تێگەی لەم ئێستا حکومەت یعنی وای لێ هاتووە ئێستا ڕێزمێ بۆ جەنابەت ئێستا ئەگەر یعنی دوان شەڕکەن بێکەوە یەکیان هەر قسەنەکە ئەوەی تیژیان بێدەنگە بێت ئێستا حالیان حکومەت و میلەت بۆ بە شەڕیان شەڕەکەش چییە میلەت بێدەنگ بووە کە بێدەنگ یعنی بە وەزعەکە ڕازی ئێمە کاکە میلەت خۆی بەخۆیەکە خۆی بەخۆیەکە تاکید بە ئەگە خۆی یەک تۆزێ یعنی تۆزێ ڕاپەڕی جام کردە یعنی حکومەتیش بەش بەخۆیە ئەچووی ئەی وا دیارە ئێمە خەلێکمان تیا کاکە حکومەت بە خەلیلی خۆی نازانێت تێگەی لێم حکومەت ئەگە بە خەلیلی خۆی بزانایە حکومەت چاوی من تۆ نبینێ لێرا یعنی ئێستا من هەتا ئێوە قسە بۆ تۆ بکەم یعنی تۆ من هەمومان تۆ ڕیپۆرتاژەکەی بەخوا ینی خۆی لاکردنە چونکەم حکومەت بەوە قەنەعەتی ناوە کە ئێمە لەم ئاستایی ئەگەر ئاستێکی بەرزترمان هەبوایە دڵنیا بە یعنی بەرزی پێشکەشەکردین بەس ئەوە نین خەتای میلەت خۆیەتی خۆی چاییکە خۆی چاریکە چونکەم خۆشی وای لەکردو خۆی بۆ ڕازی بووە یعنی ئەبێ بۆش ڕازی بکە یعنی داوای زیاتر کات یاسا ئەگەر سەروەر بێت وەکو تەرازوویە گوایە چۆن تەرازوویەک میوەی تێ ئەەکەیت کە گەیشتە حەدی خۆی بەرانبەرەکەی ئەوە سێت ئاوا یاسا حەقی هەموو کەسەکەدا ئەگەر بەڕاستی تەدویق بکرێت نازانم چی باسکەن دەربارەی یاسا یاسا بە شێوێ سەروەر نییە لەکوێ سەروەر تا بەڕێژی لە سەدا سفر سەرۆر هەرتاکو ئەوەی کە یاسا لەژێر پێی سیاسەکانە وەڵا یاسا هیچ سەروەر نیە لەم وڵاتەیە تەمەن ئەم وڵاتە جێ یاسا نییە لە هەرێمی کوردستانە تا چەند پێ دوایە یاسا سەروەرە وڵا یاسا بەس بە ناو هەیە ژنا سەروەری دیانێ علاوەرەق آخر وەرەقە ڕاکێشە هەر بەجددی پێ دوایە جیاوازی هەیە لە یاسا سەروەریدا لە نێوان هەژارێک و دەوڵەمەندێکە بەدەسەڵاتێک و بەدەسەڵاتێکە منڵم لە دەسەڵاتێکەوە بۆ دەسەڵاتێک لە دەوڵەمەندێکەوە بۆ فەقیرێک ئەمە هەر زۆری فەرقە دەوڵەمەند بە بڕۆ هە شوێنێکەوانێ یاساکە بۆ تۆ سەروەرە بەس بۆ یەکێکی هەژار ناحەقیە ڕاستە ئەوێ ئەمە یاسایە لێرە یاسا بەس بە پاراکرێت حکومەتیش نهاتوە میلەت بەخێوکە هاتووە خۆی بەسەر میلەتەوە بەخێوەکات کە حکومەتەکە هاتوێ بەسەر میلەتەوە خۆی بەخێوکایتی یاساکەی بێ لە شوابێ لای تۆ هۆکاری ئەمە چییە؟ وەڵا هۆکاری ئەمە حکومەتەکەیە کە خۆتی زانیت ئەی میلەت دەستی لەمانە میلەت یەکەم جا فێرمانکردن لە ڕاپەڕینەکەەوە فێرمانکردن هەردوومان حکومەتەکەمان ساوایە پێی نەگردووە کاتێکە پێگر زوار کۆڵمان بووە ئەزانی ڕفیقی ئەم حکومەتە خەریکەوە باوە گەورە تامان بۆ بە باوە گەورە لێوەتەوە لێمان وەڵا هەر بەجددی بۆ بە باوە گەورە
ئەمە حکوومەتەکەمانە کاکە باشە بەڵێ بە بڕوای تۆ یاسا بەچی سەربەرەکرێت وڵای بە بڕوای من یاسا بەسی سەرەرەکرێ ئەبێ یەکسانی بێ لە ناو حیزبەکانە حیزب لە حکوومەت دوورکەوێتەوانێ ئەمە یەکەم یاسا بەوە سەروەری دەست پێیەکە یاسا بەس لەسەر قاقەز نووسراوە ئەژنا پێڕەوکردنی نییە باشە دوا پەیامە چییە؟ وڵای دوا پەیامانەوەیە کە ئیترەمانیش خۆیان چاوێ بەم خەڵکەیە بخشێنەوانێ وەسعێک بۆ ئەم میلەتە دابنێنێ سەفەرم و ئەوە مامۆستایە هاتۆ لێرە تەکسیەکە ئەخە گە مامۆستا و ئیشی تەکسیکات ئەم معنەیتیان نیە هەر بە حەقت قسەکەین باسی وەسعی ئەم خەڵکەکەین وەسعێکیان دروست کردووە بۆ ئەم خەڵکە کە ئەوە پێشمەرگەیە داماوە لە یانەیە هاتووە ئیشی تەکسیەکە ئێکاکە ژیان معاشەکەی جوان بنێو بە نێ ڕسقی یەکێکی تریش بخوا ئەمی ژار عیننشت منیش عیننشت با باسی ئەو نەکەین باسی ئەو برادەرەکەین هەمووی هەروایە هەمووی گەندەڵەکە گەڕێتەوە بۆ حکومت لای خۆیان پارە زۆرە تۆ خزمی فلان مەسوولیت بە دەفتەرێکا بە ژیرفاندا ئەو عیننشت ئەو عیننشت جەماعەتێکیان دەمکوت کردو جەماعەتێکیش بە خۆی ئاوا بەرەڵا کراوە بەسەر جادەکان ئەستەنە سەر پێ بەخێر بێن پەیامەکە ئەوەیە بێ خەڵک چاوی بکرێتەوانێ خەڵک چاوی چۆن نەکرێتەوانێ ئەمان هەر بۆ نمونە ئێستەکانێ ئەم حکوومەتەی خۆمان جەماعەتێکی گرتووە لەو لاشەوە کە ئەم جەماعەتێکی دو جەماعەتێکی بەرەڵا کرد ئێکاکە بۆ هەمی بە یەکسانی فەرمووە من باباسی حیزبەکان کەین هەمی هەر لە یەکێتی لە پارتی لە گۆڕان لە ئیسلامی کورە لە بزوتنەوە لە هەموو حیزبەکان هەمووی خەڵک ڕاکێشانەوە لای خۆی کاتێککە پارە زۆر و هەمی ڕاکێشاوە لای خۆی ئێستا پارە نەماوە ئەمی پەرتۆ بڵاوی پێەکەن زۆر کەس حکومەت وەکو باوک ناو دەبن بۆ میلەت پێیان وایە حکومەت دەبێ باوکێکی دڵسۆز بێ بۆ میلەتەکەی بەباشی میلەتەکەی بەخێو بکات بۆیە دەڵێن باوک منداڵی نەکرێتە ئامێز ئیتر چۆن منداڵ بجوڵێ هەستی کە نابینا بوو لە جێگادا کەوت هەرگیز نابێتە گۆچانی دەستی تا چەند پێ دوایە لە هەرێمی کوردستانە یاسا سەروەرە من پێم وانێ سەروەر بێ بەتەواوەتی هیچ کات سەروەر نییە چونکە هیچ کات حسابی مرۆڤەکان وەک یەک ناکرێ ئەوەی کەسێک لە هەژارێک ئەکرێ هیچ کات بەرپرسەکان پێیان ناکرێ بۆ نمونە وەک ئەوەی تۆیڵی ئەوەی کە بە مناڵی هەژارێک ئەکرێ بۆ نمونە حادیسەیەکی بەسیترینشت حادیسەیەکی سیارەیە کاتێک کە من بۆ نمونە ئەگەر مناڵی هەژارە بم حادیسەیەکی سیارە بە منیت زۆر بە جوانی یاسا لەسەر من سەروەرەکرێ ئەمەیان هەیە بەڵام کاتی مناڵی بەرپرسێکێت زۆر بە ئاسانی لەسەر ئەو سەروەر ناکرێ ئەتوانم بڵم لە نیوەی ساعتێکە بڵم نیو کاژمێر یەکسەر ئازاد دەکرێ هیچ کاتێک ئەو حەقی کە بە من دراوە یاساکە لە منە جێبەجێکراوە لەوە جێبەجێ ناکرێ بۆ کارێمە چییە؟ هێشتا دەسەڵاتدارەکانمان ئەوەنە دادپەروەر نین کە بتوانێت یاسا لە نێوان من و لە نێوان مناڵی بەرپرسەکانە بەرقەرار بکە. جیاوازی زۆرە سەرکردەکانمان جیاوازی ئەەکەن بۆیە لە تەنانەت چینی هەژارەکان جوای لاتۆ لە نێوان خۆیانە بڵێن جیاوازی دروست بووە. یاسا بەچی سەروەرەکرێ؟ دادپەروەری لە ئێمەوە من ئەگەر هەژارێ بم لە خۆمان دادپەروەری جێبەجێ بکەم بەرپرسەکەی من کە لە بڵین ئایادەکەی من بۆ نمونە دایرەکەی من بگرە هەرێمەکەی من شارەکەی من هەرێکە لە لای خۆی دادپەروەری جێبەجێ بکە دڵنیام هەرێمەکەم دادپەروەری جێبەجێەکە. کەواتە یاسا سەروەری پابەندە بە دادپەروەریەوە. بەڵێ بەتەئکید. دوا پەیامە چییە بۆ بەرقەراربوونی یاسا سەروەری؟ هیوادارم ئەو یاسایی لەسەر من جێبەجێکرێ لەسەر مناڵی مەسوول لە جێبەجێ بکرێ مەسوولەکان مەسوول نات تەنانەت مدیری دایرەکانی بۆ خۆیان یاسا بەرقەرار بکەن بۆ خۆیان دادپەروەر بن تا منیش بتوانم ئەوەی لەویش گەورەترە بتوانێ من بتوانم ڕەتفعلم هەبێ ئەگەر یاساکەم نبینی ڕەتفعلم هەبێ بۆی ئەو بتوانێ بەخۆیان بچێتەوە ئەگەر من بەخۆم دابچمەوە بەرامبەرم بەخۆی دابچێتەوە دڵنیام یاسا سەروەرە بێ. کەواتە ئەتوێ بڵێ گەورە ئاوە ڕێژەیە بچووک پێیتی یەخە. بەتەئکید ئەگەر گەورەکەم باش منیش باشە بم. بەس من وەگەڵ خراپ نابم ئەمان هەیە من وەگەڵ خراپ نابم چونکە من بە جۆرە پەروەردەکراوم و بە جۆرە پەروەردەکراوە هەر کەس و پەروەردی بنە ماڵی خۆیەتی. کەواتە بەگشتی باوەڕت بەوە نیە یاسا سەروەر بێ؟ سەروەر نییە بەتەئکید سەروەر نییە هێشتا نەگەشتێتە ئەو ئاستەی من پێ بڵێم یاسا سەروەرە ئەگەر گەشت هەر کاتێک گەشتە سەروەری ئەو کاتە منیش لێدوانی خۆمە بێ دووبارە. ئەگەر کۆمەڵگا یاسای تێدا سەروەر نەکرێت بەرەو کوێ ئەڕوا؟ زۆر لەمە خراپترە بێ
ئەمە هێشتا هیچ نییە ئەمە هێشتا ئەیبینین هێشتا هیچ نییە لە چاوەی ئەنجامی ئەوەیە کە یاسا سەروەر نییە بەڵێ بە تەکید ئەگەر یاسا سەروەر بێ ئەو های لێ نایە ژیان یاسا ئەگەر سەروەر بێت وەکو تەرازویە گوایە چۆن تەرازویەک میوەی تێ ئەەکەیت کە گەیشتە حەدی خۆی بەرانبەرەکەی ئەوە سێت ئاوا یاسا حەقی هەموو کەسەکەدا ئەگەر بەڕاستی تەدویق بکرێت نازانم چی باسکەم دەربارەی یاسا یاسا بە هیچ سەروەر نییە لەکوێ سەروەرە وڵات تا بەڕێژەی لە سەدا سفر سەروەرە هەرتاوکو ئەوەی کە یاسا لەژێر پێی سیاسیەکانە بەڕاستی والله یاسا هیچ سەروەر نییە لەم وڵاتیە تەمان ئەم وڵاتە جێ یاسا نییە لە دەسەڵاتێکەوە بۆ دەسەڵاتێک لە دەوڵەمەندێکەوە بۆ فەقیرێک ئەمە هەر زۆری فەرقە دەوڵەمەند بە بڕۆ هە شوێنێکەوەوانێ یاساکە بۆ تۆ سەروەرە ئەوەی کە بە مناڵی هەژارێکەکرێ بۆ نمونە حادیسەیەکی بەسیترینشت حادیسەیەکی سیارەیە کاتێک کە من بۆ نمونە ئەگەر مناڵی هەژارە بم حادیسەیەکی سیارە بە منیت زۆر بە جوانی یاسا لەسەر من سەروەرەکرێ ئەمەیان هەیە بەڵام کاتی مناڵی بەرپرسێکێت زۆر بە ئاسانی لەسەر ئەو سەروەر ناکرێ تۆ لە هەرێمی کوردستانە پێ دوایە بەبێت جیاوازی یاسا لە نێوان دەسەڵات و بێدەسەڵاتە لە نێوان هەژار و دۆڵەمەندا سەروەرە بۆ هەمان و بێت جیاوازی بۆ منە بەڕێز ئەگەر سبێنە زوڵمێکی لێ بک لەیان دەسەڵاتدارێکەوە پێ دوایە یاسا هێندە سەروەر بێت بتوانێت حەقی تۆ وەرگێتەوە حەقی ئینسان بە کاملی وەرناگێتەوە لە کوردستانە یاسا سەروەر نییە بە هیچ شێوەیەک بەو شێوەیە بەڵام احتیمالە ئەگەر یاسا شتێک کاری و بکە بەڵام نەک بەو شێوە کە حەقەکەی خۆ بۆ جێبەجێ بکە چونکەکەم ئەگەر حەق بێت چەندەها میلەتە ئەوە احتیاج بووە و دەست کورد بوون و بێپارەی و بێمەعاشی وای لە هاوڵاتیان کردێت تەواو بێتاقەت بوون و بێزار بوون گلەیی لە ئەم حکومەتە ئەکەن کەوا ئیستا ئەیبینیت کەوا هەموو هاوڵاتیان ناڕزایی دەرئەبرن و ئیسە جەنابشتان لە بازارە پرسیارەکەن لە هاوڵاتیان هەموو گلەیی هەیە لەو بارەوە کەواتە بیاساییە بۆیە خەڵک ئەوەی لاتوە ئەی دڵ نییە بە ئەگەر بە یاسایی نەبێ ئینسان حەقی خۆی بدرێتێ و یاسا تەطبیقێ و حەقی خۆی بدرێتێ ناتوانێت هیچ گلەیەک بکات ئەگەر گلەیش بکا بدەم لە دڵەوە زەمیری خۆی عەزیەتی ئەدا کە ئەوە حەقی خۆی دراوەتێ و ئەم گلەیی ئەکات یاسا بە سیستەمێک سەرۆڕێکرێت کە هەمومان لەسەری ڕێکەوین بەڵام ئەو سیستەممان نییە سیستەمێک بێ کە سیستەمێکی دیموکراسی کە هەموو کولایەنەکان تەوافق بن لەسەری هەموو سیاسیەکان لەسەری تەوافق بن بەڵام ئێستا یاسا سەروەر نییە حیزبی یەکەم سەروەرە حیزبی یەکەم سەروەرە سیستەمێکی داناوە سەپاندۆتی بەسەر لایەنەکانی ترە هیچ لایەنێکیش بۆی نییە قسە بکە هێزی بەدەستەوەیە هەموو شتێکی بەدەستەوەیە کەسیش ناتوانێت لێ پرسیینەوەی لەگەڵا بکە ماوەی سەرۆکایەتی ماوەی نازانم پەخستنی پەرلەمان هەموو ئانی ئەمانە یەک هێز بەڕێوەیە بە هێزەکانی تر هەمویان بێچەکن دانیشتون چاوەڕێەکەن چاوەڕێی ئەوواکەن نیعمەتی لە هێز یەکەمەوەکە دوا پەیامە چییە؟ پێم هیوادارم ئۆزا باش بێت هەرچەند هیچ شتێکیش بە هیوادارمەوە ناکرێت بەڵام هیوادارم ئێمە خۆمان لە ڕێگەی خۆپشاندانەوە لە ڕێگەی هەڵوێستەوە چارەسەری مۆزا بکەین نەک لە ئەوەی کە ئێمە هەر ئاوا بۆستین و چاوەڕێ ئەوان بکەین چاوە سیاسیەکان هیچ بوو ئێمە ناکەن سیاسەکان ئەگەر بزانێ ما هەر بێداین ئەوان وازی لێن هەروە بێ باشترە جەوەکە بۆ ئەوان باشترە یاسا بەچی سەروەرەکرێت؟ یاسا بەچی سەرۆڕێکرێ وڵای یاسا بۆ سەرۆڕێکرێ کە ئێمە ئەبێ ئەم سیستمێکی ئێستا هەمانە ئەوە هیچ بیر لە چاکردنی نابێ بکەینەوە و ئەوەش پرۆسێکی درێژخانە ئەبێت لە بنی دەربێنی و ڕێک بنەوەی بینتە سەرەوە بخەیتە ژێرەوە بۆ شێوەیە چاوێکرێ و سیستمێکدا بمەزرێنی ینی هەموو هاوڵاتیەک هەر لە سەرۆکەوە هەتاوکو هاوڵاتێکی زۆر تاپ لە خوارەوە وەکو یەک سیر بکرێ کاتێک کە ئەم تاوانەیەکە ئەمیش بۆ نمونە لە یاسایەک لادا وەکو یەک لە بەرامبەر یاسادا لە بەرامبەر دادگادا یەکسان بن ئەویش ئەو سیستەمە بەچی ئەکرێ وەکو وتم بە چاکردن ناکرێەوەی کە ئێستا چاکی بکەین بەڵکو بەواکرێ کە ئەم سیاسیانێکی ئێستا کە لە دەسەڵاتان هیچیان ئەو ڕۆڵەی سیاسیانیان پێ نەبەخشینەوە جارێکی تر و سیستمێکی نوێ دروستکەین بۆ شێوەیە پێم وایە یاسا سەرۆرە بێ و بەڵام ئەویش ئومێدێکی ئەوتۆ نییە لە ئێستاە کە ماوەیەکی کوردخایان بێ ماوەیەکی درێژخایانە بەڕای من هیچ کاتێ بڕا ناکەم یاسا سەروەر بێت لەبەرەی بوو سەرەکەین کابراایکی کەمەندام لەسەر ئەوم کەمەندامی خۆم و دای توبیم دەکە دای شعام دەکە لەبەر شتەکەی من دیارە خۆشارەوانی گیانەکە 9000 سازار بەشی هیچ شتێک ناکە ئەوە تا ڕۆژتارێ باڵە نەبە عەرەبانەوە 1000
بۆ مێنێتەوە بە 5,000 آخر چی مەسەفەکەم بۆ خۆم بۆ یاسا سەروەر نییە بۆ ئاقا فەقیر و بۆ دەوڵەمەند بۆ دەسەڵات و بێدەسەڵات وەکو یەک نییە نەخر دەوڵەمەند بە تێر و دەرەسیە ناتوانێت بخەوێت بەڵام من ئەزانم بخەوە لەبەرە تابانی بیر لە پارا کاتەوە دەوڵەمەند تێگەشی لام و ژیانشمە لە ڕووم نایە دوای ساڵکەم لە هیچ کەسێک تا عربانەکە خۆم پاڵە نەمە عربانەکەم خۆم و ڕۆژ هەرێ بۆ 5,000 لە هیچ کەسێکش ناکەم لە هیچ حکوومەت داوا ناکەم بەس بە پەنابم بۆ خۆی گەورە بەگشتی هاوڵاتیان ڕابۆ چوونیان وەها بوو کە لە هەرێمی کوردستاندا بە هیچ شێوەیەک یاسا سەروەر نییە یاسا سەروەر نییە چونکم جیاوازی دەکرێت لە نێوان دەوڵەمەند و هەژارێکدا لە نێوان کوڕی بەرپرسێک و کوڕی هەژارێکدا لە نێوان دەسەڵاتدارێک و بێدەسەڵاتێکدا هاوڵاتیان پیان وایە ئەو کاتە یاسا سەروەر ئەبێت کە دادپەروەری لە هەرێمی کوردستاندا بەرقەرار بکرێت هاوڵاتێکی تر پێی وایە حکومەت باوکی میلەتە پێویستە ئاگای لە میلەتەکەی بێت جیاوازی نەکات یاسا بەبێت جیاوازی بۆ هەمویان سەروەر بکرێت تا بتوانن لە سایەی عەدالەت و لە سایەی یاسا سەروەریدا خەڵک بە ژیانێکی خۆش و شایستە و پڕشکۆ بژی هاوڵاتیان پێیان وایە ئەمەی کە دەگوزەرێت لە هەرێمی کوردستانە ئەو نەهامەتەی کە خەڵکی تێکەوتووە هۆکارەکەی ئەوەیە کە یاسا سەروەر نییە ئەگەر یاسا سەروەر بایەت خەڵک حاڵی بەم ڕۆژانە دەگەیشت ئێمە هیوادارین یاسا سەروەر بێت بۆ ئەوەی کە خەڵکی بتوانێت لە سایەی یاسا سەروەریدا دڵ بەم هەرێمی کوردستانە خۆش بکات و هەز بکا کە دڵسۆزێکی هەیە دەتوانێت ئەگەر ڕۆژە لە ڕۆژان زوڵمێکی لێکرا حەقەکەی بۆ وەرگرێتەوە هیوادارین یاسا هێندە سەروەر بێت لە لای خەڵکی خۆشەویست بێت لە لای خەڵکی بکرێتە تاجی سەرسەر بۆ ئەوەی کە بتوانین هەمومان لە سایەی یاسا سەروەریدا بەخۆشیەوە ژیان بەسەربەرین پەیامی ئەم جارشمان گەیشتە پایان تا پەیامێکی تر هەموو لایەکتان بەخوای گەورە سپێرین خوای گەورە پشت و پەنای هەموو لایەکمان بێت